دوهلی یەکەم ڕۆژە جەژنە ڕەمەزانی لە کۆشکاسپی سەرۆک جۆ بایدن گازی ژمارەکە موسڵمانین ئەمریکی کرد بۆ پیرۆزکردنا جەژنی بایدن ji بۆ سەدان mêvanên کۆشکاسپی ئاخفت و گوت وی سۆز دابوون لە دەمێ کەمپێنە هەڵبژارتنا کو ئەو دێ جەژنە ڕەمەزانی لە کۆشکاسپی بکە لێ ji ber پەندەمیە کۆڤید وی پیرۆزباهی بە ڕێکا ئۆنلاین دەکردن وی گوت ژی وی گوت ئامادەبووان جارەکە دیک و ئیرۆ لە سرانسەری جیهانی ئەم دەبینین و مسلمان بوونە ئارمانجا تند و تیژیان نابە کەس ji ber باوەرên xwe yên olî bibe armanca ferq û cudayî zulm û zordariyê yan jî tepeserkirinê. Xanima yekê ya Amerîka jî gote mêvanên Koşkaspî ku cejin berî her tiştî xweşî û kameraniye û ew jî ji encamê xweşewîstiya kes û kar û malbat û civakê tê. Yek ji amadebûyên wê daweta Koşkaspî Dr. Bilal Ahmed Wahab û lêkolerê siyasetên Rojhilata Navîn li peymangeha Washington. Dr. Bilal zor spas bû katî cenabet aya dawetî duênê Koşkaspî çûn bû ka li wê bûî xot û becilî Kurdîş. بەیانی باش کاک دەخیل بەڵێ ڕاستی خۆشحاڵ بووم بە ئامادەبوونم لە زیینوکردنەوەی ڕێزگرتن لە ڕەمەزان و لە جژنی ڕەمەزان لەلایەن کۆشکی سپیەوە ئەتیمیش بە دەرفەتێکم زانی بە شاڵ و جلی کوردی و بچمە ئەوە هەنگە بۆ ئەوەی کە هەم ڕۆژێکی خۆشیە خۆشمان لە کوردستانی شارۆژانی جەژن جا چه جژن ئاینیەکان بێت وەکو جژنی قوربان و جژنی ڕەمەزان چه جژنە نەتەوەیەکان بێت وەکو جژنی نەورۆز بۆ نمونە جلی کوردی لە بەرەکەین ئیتر ڕێیاندا بە جلی کوردیەوە بچمە کۆشکی باشە جەژنت پیرۆز بێ و پێم بڵێ قسەکانی بایدن و خانمی یەکەم چۆن بوو لەم ڕۆژە لەو بوونەوە ڕاستی قسەکانیان جوان بوون دیار بوو کە تەنها قسەی نووسراو نەبوو بەڵکو لە بەشێکی قسەکان لە دڵیانەوە بوو ئاماژەیاندا بە هەمە چەشنی ئاینی لە ئەمریکا ئاماژەیاندا بە تەنانەت لە قسەکانی هەردووکیانە هەم سەرۆکی ئەمریکا هەم خانمی یەکەم ئیشارەیان بە تێکستە پیرۆزەکانی ئاینی ئیسلام کرد لە قورئان لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێەوە هەروەها ئاماژەیان کرد بە شاعیرە گەورەکانی با بڵێن ناوچەکە وەکو ڕوومی وەکو جوبران خەلیل جوبران بایدن تەنانەت باسی ئەوەشی کرد کەوا کاتێک خۆی کە سیناتۆر بووە هەوڵی داوەکەوە تا ئاستێکی زۆر لە ئاینی ئیسلام شارەزا بێت و مامۆسایەکی هێناوە و بەرچاوڕوونی بۆ دروست بێ بەرامبەر بە ئاینیەکان خاڵە گرنگەکە ئەوە بوو کە دوو خاڵی وروژان یەکەمەوەیە کە لە ئەمریکا لایەزال ئیسلامۆفۆبیا هەیە لە دوای 11 سپتەمبەرەوە بۆچوونێکی خراپ لەسەر مسلمانان هەیە دەبێت دژایەتی ئەم بۆچوونە خراپە بکرێت چونکە وتی کە مسلمانەکانی ئەمریکا وەکو هەموو ئەمریکەکانی تر ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پارێزگاریکردن لە ئەمریکا و هەروەها ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە دۆزینەوەی چارەسەری بۆ کۆرۆنا ئەمە لەلایە کە لەلایەکی دشۆ باسیەوەی کرد کە ئەبێ ئەمریکا و حکوومەتی ئەمریکی لە میلەتی ئەمریکا بچێت کەوا هەمە چەشنە و هەمەلایەنە هەم لە ڕووی نەتەوەیەوە هەم لە ڕووی ئاینیەوە دکتۆر فرسەت هەبوو لەگەڵێکێک لە کاربەدەستانیان حتا سەرۆک بایدن یان خانمی یەکەم قسە بکە یان نا نەخێر باشە دیسانەوە من دەزانم کە جاری یەکەم نییە کە کۆشکی سپی جەژنی ڕەمەزان لە ناو کۆشکی سپیە پیرۆزەکە بیرم بێ کە سەرۆک باراک ئۆبامەژی پێش چەند ساڵێک هەردیسان شاهیەکەی کرد بوو ڕاستە؟ لەڕاستیە ئەم عورفە سەرۆک کلینتۆن دەستی پێ کرد بەوەی کە بەربانگێکی لە ڕۆژێکی ڕەمەزانە بەربانگی یاخودخوانی بەربانگی بۆ ڕۆژوانان سازە کرد چەند ساڵێک پێش کۆتا ساڵی ئۆباما لە کۆشکی سپی لە جاتیەوەی کەوا خوانی بەربانگ بکاتەوە جەژنی کردبوو بەڵام 4 ساڵەکەی ترامپ بە هیچ جۆرێک ئەم بۆنەیە ساز نەکرا بوو چ ڕەمەزانە چ لە جەژنە بۆیە گرنگێکی تایبەتی پێدرا دوێنێ لە ڕووی ئەعلامیەوە کەوا بۆ یەکەم جار بایدن ئەم تەقلیدە جارێکی زیندوو ئەکاتەوە. سپاس دکتۆر بیلال ئەحمەد وەهاب شارەزای ئەنستوی واشنگتن لێرە لە واشنگتن زۆر سپاس بۆ تۆ و پێم خۆش بکات جەنابەت لە کۆشکی سپی لەو بوونەوە ئامادە بوویت. زۆر سپاس دەکەم کاک دەخی سەرکەوتوو بن.